باشە ئەو شتێکە باس مەسەڵەن باوک زیاتر کاریگەری دەبێت لەسەر منداڵەکەی ئەگەر لیبدا ئەگەر قسەی ناخۆش پێ بێ و ئەو شتەش بە هەمان شێوە بوون ئەگەر باوک مەسەڵەن ئامۆژگاریەکی منداڵەکەی بکە زیاتر کاریگەری دەبێت لە دایکەکە یان ئەو بە پێچەوانەوەیە باوک ئەبێ هینە یعنی وەکو چۆن بێ شوێنێک بێ کە منداڵ بڕوا بۆی کە منداڵ ئارامی لەوێ ببینێ ئەبێ دەوری باکوا بێ و دەوری دایک ئەبێ بە قۆت بێ ئەبێ بەهێز بێ ئەبێ بەرامبەر مناڵەکەی بەهێز بێ بە قۆت بێ یعنی قووەتێک بداتە ئەگەر تووڕەش بێ عاسەبی بێ ئەبێ مناڵەکە شوێنێک بدۆزێتەوە بڕوا بۆ ئەو شوێنە خۆی بشارێتەوە لە دەستی دایک باوکەکەیە باوکەکە نابێت دەوری دایک ببینێ دەوری دایک ئەبێ بە قۆت بێ ئەبێ وا خۆی پیشاندا کە بە قۆتە بەهێزە وابزانم ئەو شتە بە حەکسەوە بە پێچەوانەوە بڵاوە کە دەبێت دایک نرمونیان بێ و عەتفی زیاتر بێ و باوک دەبێت سامی هەبێ و بە قۆت بێ و منداڵی بترسێ ئەوە دوای عمرەیەکە ئەوە دوای مەسەن کە ئەبێ بۆ شێوەیە ئەبێ فێریکە بەڵام لە ڕێگەوە ئەبێ یەکەم دایک بێ دایک بە قۆت بێ تاکو کۆنتترۆلی ماڵەکە بکە کۆنتترۆلی یعنی دایک زیاتر لەگەڵ مناڵەکانتی وەکو باوک دامن لە درەوەیە بەڵام 24 ساعت دایک لەگەڵ مناڵەکانە دایک خۆی ئەبێ کۆنتترۆل بکە ئەگەر کۆنتترۆل لەژێر دەست نەبێ ئەو مناڵانەش کۆنتترۆلیان نامێنێ بەڵام باوکەکە لە درەوە بەڵام کاتی مەرحەلەیە کە تێپەڕ بوو کە بوو بەگەنج نا ئەوەختە دەوری دایک دەبینێ شتیان فێر کات و بۆ کچەکەش بۆ کوڕەکەش شتیان فێر کات